TBI با بانکیکردنی موچەی ڕاگرتووە. تەوتینی موچە 30 ساڵی دیکە دەخایەنێت. پرۆسەی بە بانکیکردنی موچە لە بانکە عێراقیەکان شکستی هێناوە و وەزیری دارایی هەرێمیش دەڵێت TBI وڵامی تەلەفۆنەکانیشمان ناداتەوە. دوای زیاتر لە 2 مانگ پرۆسەی بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم لە بانکە عێراقیەکان و بە دیاریکراوی لە بانکی TBI شکستی هێناوە. ئەوەش دوای ئەوەی وەزیری دارایی هەرێم ڕایگەیاند بانکەکە وڵامی تەلەفۆنەکانیان ناداتەوە و ناشزانن بۆ کارەکانیان ڕاگرتووە. بەپێی زانیاریەکان کە تیوار لە سەرچاوەیەکی ناوبانکی بازرگانی عێراقەوە دەستی کەوتووە، لەسەر ڕاستپاردەی سوودانی کارەکانی بە بانکیکردنی موچە ڕاگیراوە بۆ موچەخۆرانی هەرێم. سەرچاوەکە وتیشی گرفتی گەورە لە پرۆسەی بە بانکیکردنەکەدایە کە بریتیە لە گرێبەستی بانکەکان لەگەڵ پرۆژەی هەژماری من، چونکە ئەو گرێبەستە لەگەڵ کارکردنی بانکە عێراقیەکان یەک ناگرێتەوە و پێچەوانەی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی عێراقە. بەپێی قسەی سەرچاوەکە تا ئێستا نزیکەی 3000 موچەخۆری هەرێم کارتی بانکیان بکراوە لە بانکی TBI، بەڵام کارتەکانی ئەوانیش کاران نەکراوە. بەپێی قسەی و سەرچاوەیە بێت بە بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم بەو جۆرەی ئێستا 30 ساڵی دیکە دەخایەنێت، چونکە ئاستەنگ و ڕێکارە کارگێڕیەکان بە جۆرێکن. زۆر بەخاوی پرۆسەکە بەڕێوە دەچێت کە پێدەچێت لە ماوەی ساڵێکدا کەمتر لە 30,000 موچەخۆر بتوانن ببنە خاوەنی هەژماری بانکی. بەپێی زانیاریەکان هەرێمی کوردستانیش فشاری لە بانکەکە کردووە تا پرۆسەکە خێراتر بکات و وەک ئەوەی بەپێی بڕیاری دادگای فیدراڵی هاتووە کە دەبێت موچەی موچەخۆرانی هەرێم تەوتین بکرێت. سەرچاوەیەک لە بەغداوە بە تیواری ڕاگەاند و ئاگەری هەیە بە تەواوی پرۆسەی تەوتین بەو میکانیزمەی ئێستا شکست بهێنێت. وتیشی دەبێت هەرێم و بەغدا بگەڕێن بە دوای میکانیزمێکی بانکی ئاسانتردا بۆ تەوتینی موچە.